کۆمەڵێکی زۆر پێویستی ئەمڕۆی پزیشکی بۆ خۆپاراستنی هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەو هێزانەی کە لەسەر جادەکانن بۆ پاراستنی گیانی هاوڵاتیەکانمان و بۆ تەندروستی هێناوەتە گەرمیان. مام ناوێکی گەورە بوو، ناوێکی پیرۆزە، ناوێک بوو کە هەمیشە مام لە خزمەتی ئینسانیەتا بوو. کۆمەڵێک پێداویستی پزیشکی و ئەو مادانەی کە پێویستن بۆ هێزەکانی ئاسایشی ناوخۆ، هێزەکانی پێشمەرگە کە لە ئەرک و واجبان بۆ پاراستنی ژیانیان کە ئەوان پارێزگاری لە ژیانی خەڵکەکەن و ئێمەش توانین ئەو پێداویستیانە دابین کەین بۆ ئەوان پارێزراو بن لەو ڤایرۆسە لەم نەخۆشەی کە هاتۆتەوە ئاراوە. دەستگای مرۆیی مام هەڵ ئەسێر لە چوارچێوەی باڵێن ڕێنمایە گشتیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانیە بە دابەشکردنی کۆمەڵێ پێداویستی پزیشکی هەنووکەیی کە زۆر پێویستە ئێستا بۆ دام و دەستگا تەندروستیەکان، بۆ هێزەکانی ئاسایش، پۆلیس، بانک، ئەو کەسانی زۆرترین بەریەککەوتنیان هەیە لەگەڵ خەڵکییان لەگەڵ یەکتردا. ئەمە ڕاستەخۆ ئەم پێداویستیانەمان بە باشزانی تەسلیمی ئیداری گەرمیان کەین بۆی بیداتە دەست سەرجەم برایانی هێزەکانی ناوخۆ لە پۆلیس، ئاسایش، هاتوچۆ ئەوانەی کە ئێستا لە ناو خزمەتدان